لە دوای هەشتی تەمووز ڕەوشێکی نوێ لە پارێزگای سلێمانی سەری هەڵدا. یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتی تەوژمێکی نوێ دەکات کە نزیککردنەوەی خەڵکە لە حیزبە سیاسیەکان و فشارخستنە سەر حکوومەتە بۆ جێبەجێکردنی داواڕەوەکانی سەرجەم چین و توێژەکانی کوردستان. لە چەند مانگی ڕابردوودا بافڵ جەلال تاڵەبانی بەڵێنیدا یەکێتی نوێ ببێت بە حیزبی هەموو هاوڵاتیانی کوردستان و لە چەند ڕۆژی ڕابردووی خۆپشاندانی خوێندکارانی کوردستانیش بەڵێنەکەی بردە سەر و بۆ ماوەی 21 سەعات لەگەڵ خوێندکارانی ناڕازی زانکۆ و پەیمانگەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و کەرکووک کۆبووەوە کە ئەوەش یەکەمین جارە کەسی یەکەمی حیزبێک ئەو کاتە زۆرە بۆ گوێگرتن لە داواکاری خەڵک تەرخان بکات. 21 ساعت گوێگرتن بۆ خوێندکاران و بەدەداچوون بۆ داواکاریەکانیان و کۆڵنەدانی یەکێتی وای کرد حکوومەتی هەرێم ناچار بێت بەشێک لە داواکاریەکانیان جێبەجێ بکات و بڕی 7 ملیار و 250 ملیۆن دینار دابین بکات بۆ پاڵپشتی دارایی خوێندکاران و چارەسەرکردنی گرفتەکانی بەشە ناوخۆیەکان. لەگەڵەوەی لە ماوەی دوو کۆبوونەوەی ڕابردوودا بافڵ جەلال تاڵەبانی پشودرێژانە گوێی بۆ خوێندکاران گرت و خوێندکارانیش ئازادانە بیرروڕای خۆیان دەربڕی، بەڵام بەی جۆرێک داوای لێ نەکردن کۆتایی بە ناڕەزایەتیەکانیان بهێنن. ئەمەش پێچەوانەیە و کەلتورە سیاسی هەرێمی کوردستانە کە سیاسیەکان نەک هاوڕێی خوێندکار و کەسانی ناڕازی نەبوون بەڵکو بە تونترین شێوە هێرشیان کردوتە سەریان و بە دوژمنی خاک و گێرە شێوێن ناویان دەبردن. ئەمەش ئەو پەیامەنوەیە کە یەکێتی نوێ هەڵی گرتووە و دەبێت بە سەرەتای ئاژبوونەوەی حیزب و خەڵک لە هەرێمی کوردستان هەڵپەساردنی مەکتەبی سکرتارێت و مەکتەبی تەنفیزی کۆمەڵی خوێندکارانی کوردستان و ڕاگررتنی سەرجەم کار و چالاکیەکانیان لەلایەن بافڵ جەلال تاڵەبانیەوە بردنەسەریە و بەڵێنە بوو کە چەند جارێک وتی حیزبەکەی دەکات بە ئامرازی خزمەتکردنی خەڵک و خەڵک لە پێش حیزبەوەیە. ئەم هەنگاوە لە مێژووی سیاسی هەرێمی کوردستاندا بێوێنەیە کە حیزبێک لە پێناو داواکاری ڕخنەگرەکانیدا ئۆرگانێکی گەورە و دیاری خۆی هەڵپەسێرێت. خوێندکارانی زانکۆ و پەیمانگەکانی سنووری پارێزگای سلێمانیش باسێکی بەرزی ڕۆشنبیری و بەڕێگای ئاشتیانە و دوور لە توندوتیژی بەردەوامن لە داواکاریەکانیان و یەکێتیش ڕێگە بە هیچ هێزێک نادات ڕوبەڕوویان ببێتەوە و ناچاریان بکات واز لە داواکاری ڕەوەکانیان بهێنن. ڕەخساندنی ئەم کەشە ئازادانە بۆ خوێندکارانی ناڕازی ژوای کرد خوێندکاران متمانە بە یەکێتی بکەن و لە ماڵ و مەکتەبی سیاسیەکەیدا ئازادانە ڕەخنە بگرن و داواکاریەکانیان بخەنە ڕوو.